نامەکەی ماموشتی تریش ئەم وتارە لە کوردستانی نوێ ژمارە 7266 لە ڕۆژی 4/5/2017 بڵاو کراوەتەوە کە ئەو کاتەش دەزگاکانی پارتی هەمان نامەی سەرۆک مامجەلالیان بڵاو کردەوە. نامەیەک لە سایت و پەیجەکان بڵاو کرایەوە، دڵ ئاوی نەخواردەوە و هێنایەنە سەر سایت و پەڕەی ڕۆژنامەش. لە هەولێر و خەبات بڵاویان کردەوە. ڕۆژنامەی هەولێر کە هەر نەیسە ئیشێتی کۆلاج و مونتاج بکات ئەدی خەبات بۆ. واماندانە نامەکە کۆلاجیش نەکراوە، لی نەقرتاوە و لی زیاد نەکراوە، هەرچەندە وە بەرچاوی خەڵکی کوردستانەوە 25 ساڵە مێژووی ڕاپەڕین و بەسەرهاتە سیاسەکان کۆلاج دەکرێت. بەڵام وای دانین نامەکە ئۆرجیناڵە و هەولێر و خەبات بێ ئاگاداری مەسیف نامەیەکیان لە چەکمەجەی تایبەت دەرهێناوە و بڵاویان کردوتەوە. ئایا نامەکە هەر دیوێکی هەیە کە بۆ خەڵک وێنا دەکرێ دیوی تەنازول و پاڕانەوە؟ ئەم تەنازولە بۆ کێیە؟ بۆ دەستکەوتی شەخسی و داگیرکردنی پۆست و پایەیە یاخود بۆ کورد و کوردستانە؟ ئەگەر وایە تەزویر و کۆلاجی نامە وای بۆچی بوو کە مامجەلال بۆ بەرژەوەندیە باڵاکانی نەتەوەی کورد بە بەرچاوی خەڵکی کوردستان و لە بەردەم کامێراکاندا دەیان جار ڕجا و تکای بۆ ئاشتی برایەتی و پێکەوە ژیان کردووە؟ کۆلاجی بۆچی بوو کە هەموو دنیا دەزانێ ئەوە مامجەلال و یەکێتەکەی مامجەلالە سەبری شۆڕژگەڕی وایان نواندووە خەریکە بڵێن یەکێتی قوربانی سەرەکی ئاشتی برایەتی و پەرۆشیە بۆ ئایندەی کوردستان. کۆلاجی بۆچییە کە سەرۆک مامجەلال هەر بۆ ئاشتی و برایەتی و پێکەوەیی نەک هیچی تر خەڵکی بە پێشی خۆی داوە؟ عەزیەتی بڵاوکردنەوەی نامەی کۆلاجکراو یان ئۆرجیناڵی بۆچییە کە مامجەلال خاوەنی دەستپێشخەری چوونە مەسیفە بێوادە و بەڵێنی بەرامبەر و لە گەرمەی ناکۆچی و گرچی ناوخۆیی کوردستاندا؟ دەستپێشخەریەک ئەمڕۆ یار و نەیار وەک پایداری بۆ مامجەلال دەیجێڕێتەوە و کەسی تریش ناتوانێ وەکو مام بکات. ئەوانەی ئەو چیرۆکە دەجێڕنەوە مەبەستیانە پەرۆشی و دەستپێشخەری و ئازایەتی و جوامێری سەرۆک مامجەلال بجێڕنەوە کە بۆ ئاشتی و برایەتی باشی بە بڵاوکردنەوەی مەبەستداری مەسج و نامەی ئۆرجیناڵ و کۆلاجکراو نییە. نامەی ناوبراو ئەگەر ئۆرجیناڵ بێت و ئەگەر کۆلاجکراو ناوەڕۆکەکەی هێشتا شتی تریشمان پێدەڵێ جگە لەو پەیامەی ڕاگەیاندنی پارتی ویستوێتی بیگەێنێت نامەکە بە کوردیە بۆ کوردە و بۆ کوردستانیانە. تەنەزول نییە بۆ دوژمن و داژیکەران مەگەر خەبات و هەولێر بێمەبەست خۆیان کردبێت بە نوێنەری وان. نامەکە دوای داخستنی دۆسەی لابرنی نووری مالیشی سەرۆک وەزیرانی پێشووی عێراقە کە ڕێک ڕووداوەکانی دواتر ڕاستی هەڵوێستی مامجەلالیان سەلماند. ئاخر لاچوونی مالیشی لە خولی سێم و هاتنی عەبادی بۆ سەرۆک وەزیران چی لە مەسەلەکە گۆڕی؟ داوایەک ڕۆیی داوایەکی تر هات. ئایا هەوکردنی کێشەکانی ئێستای کوردستان و بەغدا بەز نییە تا تێبگەین لابردنی مالیشی و جەعفەری و کێوکێ هیچ لە ئەسڵی مەسەلەکە ناگۆڕن؟ چونکە مەسەلەکەی عێراق شەخسی نییە، عەقڵیەتە. شەخسی نییە و سیستەمە. ئایا ئەو نامەیە ڕاستی بۆ چوونەکانی مام دەرناخەن لەو پرسەدا وەکو چۆن ڕۆژنامەنووس جەنگی چاندار جێڕایەوە کە مامجەلال پێشبینی کرد ئەسەد ناڕوا و هەرواش دەرچوو، مالیکی چوو عەبادی هاتوو، چارەسەری کێشەی کورد لەگەڵ بەغداش هەر نەهات. هەموو نامەیەک یان وەڵامی نامەیە یان وەڵام دراوەتەوە. ڕاگەیاندنی پارتی وەکو ئەم نامەیی لە چەکمەجەی قایم دەرهێناوە نامەی پێشووی بڵاو نەکردوێتەوە کە دەبێت ئەم نامەیی مام وەڵامێک بێت بۆی. هەروەها نامەی وەڵامی ئەم نامەیەشی دانەناوە. بۆیە ئەگەر نامەی مام ئۆرجیناڵیش بێت یان چەند نامەیەکی کۆلاجکرابی قۆناغی جیا بێت هێشتا بۆ دەرخستنی ڕاستیەکان کۆلاج ئامێزە و گومان دروست دەکات. ئایا لایەنی بەرامبەر واتە بەڕێز مەسعود بارزانی ویستوێتی ڕێکەوتنامەی سراتیشی هەڵۆشێنێتەوە؟ ڕێکەوتنێک کە لە غیابی ئێستای مام لە کایی سیاسیدا برادرانی پارتی هەرچی شێخ و مەلای دنیایە
بۆیان هێناوەتە ڕەجا و تکایە تا نوێ بکرێتەوە؟ ئایا لەو سەردەمەدا ویستراوە هەڵبۆشێنرێتەوە؟ نامەکە چەند جوانە کە پەرۆشی سەرۆک مامجەلال بۆ ئاشتی و برایەتی دەرەخات کە لە بەرزترین ئاسدا ویستراوە هەڵبۆشێنرێتەوە، مام لە پەنجەرەوە بۆی دێتە ژوورەوە و نوێی دەکاتەوە و تەبایی دەردەخات. ڕەجا و تکای مام هیچ دەستکەوتێکی شەخسی بۆ مامجەلال و هیچ دەستکەوتێکی حیزبی تێدا نییە بۆ یەکێتی. ئەوە چه قوربانیەکە بەو دڵنەرمیەوە پێداگری لەسەر ئاشتی ڕێکەوتن دەکرێ کە نابێ لابردن و لا نەبردنی مالیکی و عەبادی و جەعفەری و کۆمەڵێک ناویتری بەغدادی ببنە کۆسب لە بەردەم کوردایەتی و کوردستاندا. لە بەرامبەردا نامە بۆ نێدراو چی گوتووە؟ چی جواب داوەتەوە؟ هەولێر و خەبات ئەمەمان پێ ناڵێن. پێمان ناڵێن مەبەست لە بڵاوکردنەوەی ئەم نامەیە چییە؟ ناشێ مەبەستێکی پێچەوانەی قازانجی پارتیان هەبێ دەرخستنی ڕەجا و تکای کوردانەی مام و زبری و دڵڕەقی بەرامبەر لە بەردەم برایەتی و کوردایەتی و هاوپەیمانیدا؟ ڕاگەاندنی پارتی لە ژێر لێەوە پێمان دەڵێن بەڕێز بارزانی و سەرکردایەتی پارتی و کۆی ڕاگەاندنی پارتی قەت تەنازول ناکەن، تەنانەت بۆ کوردایەتی و یەکڕێزی کورد و کوردستان و ڕێکەوتن و پێکەوەی. ئای عەجەب! ئاخر ئەمە ئەو هەموو عەزێتی نەدەویست لە بڵاوکردنەوەی نامەی ئۆرجیناڵ و کۆلاچکراودا. دایکە ئەسڵێکە تەنەزولی لە مناڵەکەی خۆی کردووتی با لەم ڕاکێشەدا قۆڵی مناڵی ئازیزی دایکی لەجێ نەچێ و لە بن دەرنایەت. لەبەر ئەوە لە حەقی خۆی خۆش بووە. وەک مامجەلال و وەک یەکێتی لە تۆماری ڕووداوەکانی کوردستاندا وایان کردووە. کوردینە، مامجەلال چەند مەزنە، چەند کورد و کوردستانیە.